بسادان کۆچبەرێن عفرین و شەهبایی یەن لە باژاری کۆبانی و کانتۆنا تەبقای لە کامپا ئازادیە کۆمبوون ئێرشێن دژی شەخ مەخسوود و ئەشرەفیە شەرمەزارکردن و پشتگیریدان بەرخوادانا گەلێ هەردوو تاخان. ام سوزتن گله عفرینه ام سوزتن گله حربه ام سوزتن گوانتانه نهیلن جبونا وجی ام وکا جوان شراشگر این عفرین شهبای ام جحر تشتی را حاضرن ام حرتم لقادو کلانم بن ام جبونا شرجی ام سوزا خبر دوام دکن